ئەو دزانەی شاخەوانانیان ڕوودەکرد دەستگیر کران. وەک دەزانین شاخی گۆیژە لە سلێمانی خوا دایناوە بۆ شاخەوانی و وەرزش. لە ماوەی ڕابردوودا چەند کەسێک چوونەتە شاخەکە و شاخەوانی و وەرزشی خۆیان کردووە، بەڵام دوایی کە گەڕاونەتەوە بینیوانە لە بناری شاخەکە ئۆتۆمبیلەکانیان جامەکانی شکاوە و هەرچی پارە تێیدا بووە براوە. یەکێک 6,000، یەکێک 400,000 دینار، یەکێک 3 وەرەقە هەمووی پارەکانیان براوە. ئەوانی چوونەتە لای پۆلیس و سکاڵیان تۆمار کردووە. پۆلیس بە دوواداچوونی کردووە و بینیوێتی 3 کەس فێر بوون دزی لەو شاخەوانانە دەکەن. هەر 3 کەسەکەیان دەستگیر کردووە، دانیان بە تاوانەکەیان دانا و وتویانە جامی 7 ئۆتۆمبیلیان شکاندووە. ئێمە ئەم زانیاریەمان لە سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی وەرگرت. ئەوەتی 3 کەسەکە کوردن و خەڵکی سلێمانین. ئێستاش لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە. وردەکاری ئەم هەواڵە لە ماڵپەڕی 964 دایە خوێنەری بن.